سیال بژاردننی سەرۆکۆماری عراق گفتوگۆی زیاتر ئەکەم لەگەڵ هەرێم کەمالاغا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عراق کە میوانی کوردستان 24 سپاس بۆ ئامادەبوونت بەڕێز هەرێمە. بۆچی لەگەڵ پارتی لەسەر کاندیدی سەرۆکۆمار نەگەیشتونەتە ڕێکەوتن تا ئێستا؟ سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵ 24 دیارە پرسیارەکە لاوانەیە هەموو وەڵامەکات لە تەرەفێک نەتوانێت کە بۆ ڕێک ناکەون بە هەمان ئەو پرسیارە هەیە ینی بۆ لێرە ڕێک نەکەوتون بۆ دوای ساڵێک و دوو مانگ حکوومەتی هەرێم پێک نهێنرا ڕێک نەکەوتن ئەمان هەموو پرسیارە و لەم کاتە هەستیارش کە دەبایە ئەوانە هەمووی بە ڕاچاوی و کرابایە کە قۆناغی ئێستا و ناوچەکە و هەرێمی کوردستان چەقێکە کە پشت و توانای هێزەکانی تریشە لە ناوچەکانی تری کوردستان کە دەبووە ئەو هێزە بپارێزرێەوە بەهێز کرێ و لە ڕووی شەرعەتی یاسایی و دەستوری و حکوومەتێکی بەهێز و کارا و پەرلەمانێکی کارە هەبێ وەڵامی هەموو ئەو ئەگەرانی هەیە کە ڕێک نەکەوتون لە بەغدا دیارە کۆمەڵێک عرفەوانە هەبوو لە ڕابردووش و کاتی لە قۆناکانی ڕابردوو لە سەردەمی خوارێ خۆش و مامجلال و کاک مەسعود ئەمە زۆر بە شێوازێکی باش ڕۆیشتە پێشەوە کە قۆناکەم بەباشی دوایەوەوانە گۆڕانکاری بەسەدا هات وردە وای هات کە لە ڕابردوو شەر بە با بڵێن کاندیدی جیا و ئەمە دووسێ دەورەیە بەم شێوازە ڕۆیشتووە ئەوەی ئێتاش کە تا ئێتا یەکێتی و پارتی نەگەیشتنەوە قەنەعەت یان نەگەیشتنە ئەو ڕێکەوتنێکەوە پێویست بە ڕێکەوە لەسەر و کە کاندید چیان هەبێ بۆ سەرۆکۆمار دیار لەسەر ئەمە هەم لایەنی سیاسی تریشی ئەسونا ئەم مەراعەتی کوردیان کرد لە ئەم قۆناغا بەڵام ڕاستگۆ بین لەو مەوزوعە هەموو مەسەلەکە ئێستا دواکەوتنەکەی کورد نییە چونکە لەوەی لە ڕابردووش کاتێک کە نێوماڵی شیعەوەی زۆرینەی کورسەکان لای ئەوانە ڕێکەون لەوانەیە دەتوانن بە ئاسانی ئەم قۆناغا دەرباسکەن تا دوای کۆبنەوەی ئیتار کە هاتوو تا کوردستان هەولێر و باشە بەڕێز هەرێمانی ئەمەوێت پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەم ئێستا هیچ گفتوگۆ و دانوستانێک لەگەڵ پارتی هەیە لەسەر پرسی سەرۆکۆمار بۆی کە ڕێک بکەون گفتوگۆ کراوە لەو چەند ڕۆژەی ڕابردوو گفتوگۆکان خراپ نەبوون گفتوگۆی ئەرێنی بوون بەڵام کۆتا بڕیا کە دەبواە سەردانێکی تر هەبوو ئەم سەردانەی کە پێویست بوو یان گفتوگۆی زیاتر ئەمن ماوەتەوە نەکراوە ئایا لەم چەند ڕۆژی دەکرێت یان دوای ئەو وەفدا یان پێش ئەو کۆبوونەوەی کە کرا دوایین کۆبوونەوە کە لەگەڵ پارتی بوو کەی بوو وەڵام دوو ڕۆژ لەمەوبەر بوو باش ئەیکەی کۆبوونەوەی دیکە دەکات دانیش بوون وا بۆ یا بوو وا وا بڕیار و کۆبوونەوەی ترشی بە دوادابێ بەڵام تر تواخیر بوو و چوارچێ هەمانجی کۆبوونەوەیەکی کرد کە وەفدێکی دیاری کرد بۆ سەردانی هەولێر و سلێمانی لەم سەردانە بتوانێت هەم کۆدەنجێک لەسەر ئەنجومەنی وەزیرانیان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی داهاتوو کە ئیتاری تەنسیقی بەڕێز نووری ماڵەکەی دیاری کردو گفتوگۆی لەسەر بکرێ چونکە ئەمەش بابەتێکی گرنگە و بابەتێکە لە نێو ماڵی سونە گفتوگۆی هەیە لە نێو ماڵی شیعە گفتوگۆی لەسەرە کۆدەنجی لە هەموو لایەکانیەوە بەڵام ئەمەی کە لەم کورد بە هەردوو با بڵێن یەکێتی و پارتی پیرۆزباییان لە ڕێککەوتنی چوارچێوەی هەماهەنگی کرد بەڵام قۆناغی ئێستا و دوای بیربۆچوونی ئەمریکەکان لەوانەیە هەلوێستەیەکی هەبێ لە ناو هەموو لایەنەکان کورد لەوانەیە بەبەتی نەبێ بچێتە ناو هەندێک تایبەتمەندی ماڵی شیعە و چوارچێوەی هەماهەنگی بەڵام هەمومان لە سەفینەیەکین کە عێراقی پێڵێن عێراق لەم قۆناغە لەوانەیە پێویستی بە بابەتێک هەبێت کە تووشی هەندێک با بڵێن گۆشەگیری و ئابلوقی ئابووری و هەرێکە ئەوەی کە گرنگە ئێستا ئەگەر پرسیار باگەر ئیجازەم لێ بەتەوە باشە ئەگەر چۆنەڵێت نوقتە بخەینە سەر ئەو پیتانە کە دیاری بکەین خاڵی سەرەکی ناکۆکی لەگەڵ پارتی چییە بۆ دەستنیشانکردنی سەرۆکۆمارێکی چۆنەڵێت بە هەردوو لا بەویستی هەردوو لا بێت کاندیدێکی هاوبەشی هەردوو لا بێت ئەو خاڵەت چییە کە ناکۆکە خاڵی ناکۆک ئەوەیە کە مەسەلەن یانی چۆنە تۆ لە حکوومەتی هەرێم ساڵێک و دوو مانگە ناتوانێت حکوومەت پێک بینی پرسیارەکە لێرە لەوێ دەست پێ دەکە زیاتریانی ئەو بێمتمانەی ئەو وای کرد کە ئەو لە وێندرێک کە ڕێککەوتنەبی لێرانش ڕنگدانەوەی دەبێت لەسەر بەغداش هەموو ئەو ڕێککەوتنان و با بڵێن تەبایی و کاربێکۆکردن لە هەرێمی کوردستان ڕنگدانەوەی
ڕاستە خۆی دەبێت لەسەر بەغدا کە هەرچەندە مەسلەی بەغدا کە لە کۆمەڵێک ڕۆوە بە تایبەتی ئێمە لە ڕابردوش و لە دەورەکانی ڕابردوش ئەوانی کە ڕەهەندی نیشتمانی هەیە کاریگەری ئەو دوای نەکردووە بەڵام تاکی دەکەمەوە کاریگەری ئەوەی کە ئێستا تشکیل نەکردنی حکوومەتی هەرێم کە هەرچەندە مەلەفێکی جیایە بەڵام لێوێن دەرێژ وای کردووە کە پۆستەکان هەمووی لایەنی با بڵێن پارتی کە سەرۆکی هەرێم جێگەری سەرۆکی حکوومەت و هەندێک وەزارەتی تایبەت هەموو ئەوانەی هیچ با بڵێن ڕێکەوتنێک یان سازشێک لەگە یەکتر نەکراوە ئەمانەوەی کردووە وردەوردە بە ئاراستەیەک بڕوە کە متمانە کەم بێتەوە لە نەتیجەی ساڵێکی دوومان کات ئێزگار زۆرە بۆەوەی کە پەرلەمانێکی کاراتە بێویان ئەکتیو نەکراتەوە حکوومەتیش کار بەڕێکرد یەکێتی ئامادەیە کاندیدەکەی بۆ پۆستی سەرۆک کۆمار بگۆڕێت ئەمانە خاڵک نکاتی گۆڕینی کاندید نماوە و ئەمە بڕیارێکێتی بووە ئەمەی کاندید کردووە بڕیاری مەکتەبی سیاسی و سەرۆکیێتی نیشتمانی کوردستان بووە و وادەی کاندیدکردن کۆتایی پێ هاتووە ئەم وادەی تەواو بووە ئەمەی کەماوە ئەو وازم هەژدە کەسە لەڵام چەندە ماوە ئەمە کۆتایی پێ هاتووە دوا ئەوەیە کە ئەمە بۆ گۆڕین یان بۆ مەسەلەی دووبارە کاندیدکردن لە ناو ئەمە پرۆسەیەکی ترە ئەمە هەرچەندە لە بۆشایی دەستوری ئەمە دروست دەبێ بەڵام کو ئاماژەم پێدا یەکێتی نیشتمانی کوردستان ئەو کاندیدەی بە هەموو لایەنە سیاسیەکان گوتووە ئەمە کاندیدی فەرمی یەکێتی نیشتمانی کوردستانە ئەگەر دەنگ بە یەکی دێتن ئەو کاندیدێ ئەگەر دەنگ بە خەڵکی تریش ئەوە شتێکی ترە و تێبینیمان نییە باشە کاندیدی پارتی بۆ سەرۆک کۆمار ڕایگەیاند کە ئامادەن سەرجەم پۆستەکانی عێراق بە یەکێتی بدەن جگە لە سەرۆک کۆمار ئەوە ئۆفەرێکی باش نییە؟ ئەگەر ڕێکەوتن بکری هەردوو لایەن بۆ هەردوو لایەن مەسەلەن کارێکی باشە یەکێتی نیشتمانی کوردستان تەسەووڕ ناکەم بەو شێوەی کە هەیە نا لەوانەیە ئەوە کە وابێ ئەمەی ئێستا لەدەست پارتیە یەکێتی وەریگری ئەمەی ئێستا لەدەست یەکێتیە پارتی وەریگری بە سەر کۆمارەوە ئەوەی من ئاگادارم بەو شێوەوە چەندە ڕایانگەیان بە بەڵام نەکراوە هەموو پۆستەکانی بەغدا بیدەن بە یەکێتی لە بڕی سەر کۆماریان سەر کۆمار لەلایەک ئەوەی هەموو پۆستەکان نە بەو شێوە نییە بۆی زیاتر ڕوونتر بێنەوە بەڵام لێرە مەسەلەن ئەم قۆناغە تاکید دەکەمەوە قۆناغێکی ئێزگار هەستیارە تەمانا دەکەن ئەم وەفدە بێت بە گەڕانەوەی بێت و چکە دوێنێ کە هەموو ئەلامی عەرەبی لەسەر کورد زۆر ئەوە بوو هەرچەندە ئەمڕۆکە ناوماڵی شیعر کێشەیەکی گەورەیان هەیە لەسەر مەسەلەی دیاریکردن و ئەم قۆناغا و سونە بەشێک بایکۆت دەکات لەم مەسەلەی دیاریکردنی بەڕێز نووری ماڵکی هەموو ئەوانە پرسی هەنووکەین کە هەر تەنیا کێشە لەسەر کۆمار نییە ئەمە خاڵێکی تر ئەمریکا لە ینی لە ڕوانگە و تێبینی و دیدی ئەمریکا ئێتا عێراق لە با بڵێن مەیدانی هاوسەنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سیاسەتی ئەمریکا دەرچووە بۆیە ئەم قۆناغە پێویستەوەی تێبینی هەبێ یان عێراق لەوە زیاتر بگە بە تایبەتی تەمەنا دەکەم هەفتەی ماوە کە بۆ شەمەی داهاتوو کە دەبێت گلا بکرێتەوە لەم چەند ماوەی کەماوە دوای سەردانەکەی باشە کاتە ماوە نەماوە سەرۆکی فراکسیۆنی پارتیش ئەڵێت ئەگەر بتوانن تا پێنجشەممە لەسەر کاندیدی سەرۆک کۆمار ڕێک نەکەوین پرسەکە ئەخرێتە بەردەم پەرلەمانتاران ئێوە چی ئەڵێن؟ وایە دوێنێ بە زۆرینەی تقریبەن هەموو فراکسیۆنەکان هەتا سەرۆکی نوێنەرانی عێراق بەڕێسەی بەت هەڵبووسی گوتی ئەگەر ئێمە ئەو کوتلانەی کە لە هەفتەی داهاتوو ئەگەر تاوە ڕێگ نەکەون هەر کوتلەیەکی نێتە ناو پەرلەمان ئێمە ئەو کوتلەیە دادەبەزێنین لە سایتی پەرلەمان کە ئەم کوتلەیە بەشداری نەکردووە یان بایکۆتی کردووە بۆیە دەبێت لەم هەفتەیە یەکلا بکرێتەوە یەکلا نەکرێتەوە لە هەفتەی داهاتوو لە ناو پەرلەمان کوتلە سیاسەکانیان پەرلەمانتاران یەکلای دەکەنەوە دەنگ بە یەکێک لە کاندیدەکان دەدەن باش ئەی پرسی سەرۆک کۆمار و کاندیدی سەرۆک وەزیرانی عێراق بە یەکەوە بەسراوەتەوە واتە کلیلی هەڵبژاردننی سەرۆک وەزیرانی عێراق هەڵبژاردننی سەرۆک کۆمارە خۆی پرۆسەکە وایە تۆ دەبێت سەرۆک کۆمار هەڵبژێری ئینجا ئەو تەکلیفی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکە بەڵام سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئێستا زەمانەتێکی دەوێ لەم سەرۆک کۆمارەی کە یەکسەر تەکلیف کرێ ئەمە بەشێکی ناو ئیتار بەشێکی لە دەرەوەی ئیتار کە تێبینی هەیە ئەڵێت ئەم قۆناغە دەبێت تاخیرترێ بۆی گفتوگۆ زیاتر هەبێ لەوەی ینی مەبەستیانە بەشێکی لە ناو ئیتار و بەشێکی سونە نایەنەوێ لە دوای یەکسەر هەڵبژاردننی سەرۆک کۆمار سەرۆکی حکوومەت یان سەرۆکی ئەنجومەنی نوێنەران هەڵبژێردرێ یا بە وریان تەکلیف کرێ لەوەی ئەمیش کاتێکی لە بەدەستمەوە کە سەقفێکی زەمەنی هەیە دەبتوانن لەمە زیاتر شیعە بتوانن ناومان خوان ڕێخەن
بە هاوبەشییان یان کۆدەنگ بن لەسەر بەڕێز نووری ماڵکی یان هەر گۆڕانکاری بکەن ئەمە چەندە تایبەت و وەکو ئاماژەم پێدا کورد لەم خۆی نەداوەتان بقەرێ هەردوو لایەنی سیاسی یەکێتی و پارتی ڕێزیان لە با بڵێن ئیرادە و یان ڕێزیان لە بژاردەی چوارچێوەی هەماهەنگیگر گوتیان ئەمە ڕێکەوتنی چوارچێوەی هەماهەنگیە و بیربۆچوونی ئەوانە و خواستی ئەوانە ئێمە ڕێزیان لێ دەگرین و هەردوو لاش پیرۆزباییان لێ کرد بەڵام ئایا وەکو ئاماژەم پێدا سەرۆکی حکوومەتی داهاتوو کە بەشێکی من ئاماژەم بەسۆ نەکرد و بەشێکی ناوی تاریش کە تێبینی هەیە و بەشێکیان بایکۆتیان کردووە ئەمانە دیسانە چینێ لە هەربژاردننی سەرۆکی کۆماری کێشەیە بۆ 220 ئەندام کۆی کەیتەوە بۆیە تۆ بۆ نمونە گریمان ئەو سەرۆک کۆمارەی کە هەردوو لایەن دەبێت ئەو زەمانەتەکان گریمان نەگەیشتن یەکتری یەکێتی و پارتی نەگەشتن یەکتری با دوو ئاراتی جا ئەمە ڕۆیشتن بەشداریمان کرد هەردوو لایەن لە زەمانەتیان دەوێت لە بەشێکی دەبێت سەرۆکی دیان نوێنەری چارچێوەی هەماهەنگی دیاری بکە و بەشەکەی ترش کە با بڵێن نەچۆتەنە ئەم پرۆسەیە لەوانەیە ئەمە داوای هەیە من بەو شەرتە دێمە مناوە بەڵێ هەرێم کەمال ئاغا زۆر سپاس دەکەین سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق میوانی کوردستان 24 بووی سپاس بۆ ئامادەبوونت.